ئەم کاتان باش هاوڕێە لە تورکیا شتی سەیر و سەمەرە ڕوو ئەدا و بەڕاستیش لە دوای سزادانی سلاحەدین دەمیرتاش و هاوڕێکانی و ئەوانەی پێشتر کە سزا درابوون کۆمەڵێک پرسیار هات ناراوە کە مرۆڤ سەری لێ تێکەچوو بۆ مرۆڤ سەری لێ تێکەچوو چونکە هەروەکو زانیمان لە هەڵبژاردننی دواییدا کە ڕەجەب تەیب ئەردۆغان و ئاکپارتی دۆڕاندیان وە جەهپە بۆ جاری یەکەم ئەتوانین بڵێن دوای 47 ساڵ بۆ پارتی یەکەمین لە تورکیادا لە بۆ هەڵبژاردننی هەرێمایەتیەکان و چەندین شار و شارۆچکەی گەورەی بردنەوە و بە تایبەتیش ئیکرەم ئیمام ئۆغڵو کاندیدی جەهپە لە ئیستانبول بۆ جاری سێمین بەسەر کاندیدی ئاکپارتیدا سەرکەوتنی بەدەستهێنا و لە دوای ئەمەدا بینیمان کە ئەردۆغان دوای 5 ساڵ جاری یەکەم لەگەڵ سەرۆکی جەهپە دانیشت و ئەمە شتێکی ئاسایی نەبوو. لە هەمان کاتدا ئەردۆغان لە دوانێکیدا کە لەمە دووە قۆناغی ئاساییکردنەوە دەست پێ دەکات. مەبەستی لە ئاساییکردنەوە واتە دیالۆگ و گفتوگۆ و لە جیاتی شەڕ و ملانێ و جەمسەرگەرایی بە گفتوگۆ چارەسەرکردنی کێشەکانی تورکیا و ئێمە ئەو کاتە شیمانەی ئەوەمان کرد بێگومان کە لە تورکیادا گۆڕانکاریەک ڕوئەدا، بەڵام دوای چەند ڕۆژێک بینیمان کە دادگای دۆزی کوبانێ دەستی پێکرد و لەوێدا سلاحەدین دەمیرتاش و زۆربەی زۆری هاوڕێکانی سزایەکی زۆر قورسیان پێدرا کە چاوەڕێ نەدەکرا و هیچ کەسیش ئەمەی قبول نەکرد. تەنانەت لایەنگرانی دەوڵەتیش تەنانەت لەناو ئاکپارتیش لە ناڕەزایی زۆر گەورە هاتە ئاراوە و ئەمە هیوای ئێمەی بە تەواوەتی ئیتر وەرچەرخاندەوە بۆ سەفەڕی وەکو بڵێ ئاوێکی ساردی بە ئێمەدا کرد. بەڵام ئایا وایە نەخێوانە نەخێر ئەو هیوایە دەبێ هەر بەردەوام بێ. ئەو گۆڕانکاریەی کە لە بەرنامەی پێشودا باسم کرد ئەتوان لە کەناڵی یوتیوبدا بیدۆزنەوە، ئەمە هەتا وەکو ئێستا بەردەوام دەکە ئەو گۆڕانکاریەوە. پێم وایە ئەو گۆڕانکاریە دەگاتە سەر. باشە پرسیارەکەتان ئەوەیە ئەوە چۆن دەبێ؟ ئەوە چ زۆرە گۆڕانکاریەکە کە لەلایەک چل و چەند ساڵ سزای زیندانی لە بۆ دەمیرتاش دەبڕنەوە، لەلایەکی دیکە ئەو هاوڵاتیە تورکانەی کە لەگەڵ کوردەکاندا لەگەڵ هەدەپەیەکاندا لە کاتی خۆی کاریان کردووە ویانیش لە بۆ ڕزگارکردنی کوبانەی لە دەستی داعشدا ویانیش پاراستنی کوبانەی لە دەستی داعشدا خۆ پیشاندانیان ساز کردووە و ئەمانە هەمویان ئێستا کە سزای زۆر قورس دەدرێن. ئایا ئەو ئاساییکردنەوە جددیەتی ئەو ئاساییکردنەوە لەکوێدایە؟ ئەمانە هەموو پرسیاری ڕەوان بێگومان پرسیاری بەلاشنین، بەڵام گۆڕانکاریەکە لە شتێکی دیکەدایە دەمەوێت قۆناغ بە قۆناغ دەست پێ بکەم بەر لەوەی کاتتان بکوژم. لە بۆ ئەوە تۆزێک دەگەڕێینەوە بۆ چەند ساڵێک بەر لە ئێستا. هەروەکو دەزانن لە ساڵانی لە دەی دووەمی 2000ەکاندا واتە لە 2011 و 12 و 13 پرۆسەی دیالۆگ و ئاشتی و یانیش چارەسەرکردنی کێشێک کرد لە ناو کاوانەدا لە نێوان ئەردۆغان و ئیمرالی، ئەردۆغان و قەندیل، ئەردۆغان و هەدەپە دەستی پێکرد و ئەو کاتە ئەردۆغان مطلقیەتی هەبوو لە حکوومەتدا، واتە ئەردۆغان و ئاکپارتی بەتەنیا لە حکوومەتدا بوون، هیچ کێشەیەک نەبوو. ئەمە دەستی پێکرد و هەتا ڕادەیەکی زۆر باش بەڕێوە دەچوو، بەڵام لە کۆتاییدا بینیمان لە دوای 2013 و 14دا کۆمەڵێک گۆڕانکاری هاتنە ئاراوە. ئەو گۆڕانکاریانەش یەک سەرکەوتنی
ڕۆژ ئاوا بوو لە بەرامبەر داعشدا بە تایبەتیش لە شەڕی کوبانێدا و گۆڕانکاری دووەمیش سەرکەوتنی هەدەپە بوو لە هەڵبژارنەکاندا کە ڕێژەی کورسیەکانی پێشتر بزوتنەوەی کوردی لێگال لە باکووری کوردستان لە ستا 5 و 6 بوو بەڵام لەو سەردەمەدا کە سلاحەدین دەمیرتاش و فیگەن یوکسەڵداخ سەرۆکایەتی هەدە پێیان دەکرد ڕێژەی کوردەکانیان گەیاندا زیاتر لە 8 و ئەم کاتە ئیتر دەوڵەت کۆبوونەوە ئیتر باسییان لەوە کرد خۆی لە خۆیدا کوردستانی عراق هەیە بەڵایەکی ئەمریکایە بەسەرمان داهاتووە ئێستا کە کوردستانی سووریاشی هاتە سەر و ئەمەش بەسنیا خەریکە کوردستانی تورکیاشی دێتە سەر یعنی سێ کوردستان ئیتر ئازاد دەبن لە کاتێکدا پرۆسەی ئاشتی هەیە هەدەپە لەلایەک لە 8 پارلەمانی هێناوە تا ناو پەرلەمانی تورکیا و بە پێی قانون و دابوونەری دەبێت لە ئەنجومەنی ئاسایشی دەوڵەتی تورکیادا وەزیرێک کورسیەک بدەن بە هەدەپە واتە هەدەپەش لەگەڵ پیاوانی دەوڵەت بڕیار بدە لەسەر مەسائیلی ئەمنی و ئاسایش و مەسائلە زۆر هەستیارەکان کە هەموو سیاسەتی دەرەوە و ناوخۆ لەوێدا ئیتر نەخشەی بۆدا ئەڕێژترێ دەبێت بە پێی دابوونەری بەلای کەمەوە کورسێک بدەن بەوان و وەکوتم پرۆسەی ئاشتیش هەیە و ئیتر گەریلاکان هەم بە چەک و هەم بێ چەک لە ناو تورکیادا دێن و دەستن و دەسۆڕێنەوە و لە سووریاش ئەوە خەریکە سوپایەک دروست دەبێ و کوردستانێکیکە دروست دەبێت لە بۆ هەندێک ئیتر دەوڵەت سیاسەتێکی جیاوازتری بەڕێوە برد من لە هەموو بەرنامەکانمدا وتووە لە تورکیادا حکوومەت و سەرۆک دەوڵەت و سەرۆکی حکوومەت تورکیا بەڕێوە ناوە بەڵکو ئەوە دەوڵەتە سەرۆکی حکوومەت و سەرۆک کۆمار و ئۆپۆزیسیۆنیش بەڕێوە دەبا ئەوەیە خۆی لە خۆیدا دەوڵەتی شاراوەیە دەوڵەتی شاراوە ئیتر دەوڵەتی شاراوە چییە؟ بیرۆکراسیەتی ناو جیهازی ئەمنیە بیرۆکراسیەتی ناو جیهازی شەڕ و سەربازیە بیرۆکراسیەتی ناو سەرمایەیە ئەمانە دەوڵەتی قوڵن بەڵام دەوڵەت لە ناو خۆیدا بێگومان دوو بەشە دەوڵەتی شاراوە دەوڵەتی شاراوەمان هەیە گروپی کە بەخۆیان دەڵێن ناتۆچی ئەوانەی لایەنگری خۆر ئاوا و ناتۆنە و گروپێکیشمان هەیە پێیان دەگوترێت گروپەکانی شەنگای ویانیش ئەرگەنەکۆن ویانیش پێشتر پێیان دەگوترا ئەڤڕاستیەکان بێگومان ئەڤڕاستیەکان و شەنگال پەیوەندیەکی وای بە نرخ و دابوونەریتەکانی شەنگای و ئەڤڕاسیاواتە چین و رووسیاوە نییە ئەوە ناوەکیان وایە ئەمە بەتەنیا لەبەر ئەوەی خۆیان بە دژە ئیمپریالیزم و دژە ئەمریکا دەزانن ناوێکی وایە لە خۆ ناوەیانیش ناوێکی وایەن بە دواکەوتووە ئەمانە ئێستاکە بە گروپی ئەرگەنەکۆن دەناسرێن یعنی شەڕێک بەردەوام هەیە لە ناو دەوڵەتی شاراوەدا لە نێوان ناتۆچیەکان و گروپی ئەرگەنەکۆن ئەوە هەتاوەکو ئێستا بەردەوام دەکەم ئەو گروپانە هەندێک جار بەیەکەوە کار دەکەن زۆربەی جار بەیەکەوە کار دەکەن بە تایبەتیش لە هەندێک مەسەلەدا وەکو مەسەلەی ئەرمەنی مەسەلەی عەلەوی مەسەلەی کورد لەسەر ئەم جۆرە مەسەلانەدا بەیەکەوە کار دەکەن بەڵام لەسەر هەندێک مەسەلەی دیکە زۆر لە یەکتری جیاوازن و شووری خۆیان لە یەکتر ڕادەکێشن هەروەکو بینیمان لە کودەتایەکەی 2016دا ئیتر ئەردۆغان ویانیش گروپی شانگای لە کەسایەتی فەتحوڵا گولەن و گولەنیەکاندا ئیتر گروپی ناتۆیان لە ناو تورکیادا ڕاماڵی و گێسیکیاندا هیچیان نەهێشت ئیتر ئەمە هەیە بەڵام بابینە سەر بابەتەکەمان لە دوای 2013 واتە لە دوای شەڕی کوبانێ چی ڕوویدا لە دوای شەڕی کوبانێ بێگومان دەوڵەتی تورکیا هەر وەکو وتمان ترسا ئیتر پەیتا بە پەیتا کۆتاییان بە قۆناغی پرۆسەی ئاشتی و دیالۆگەوە هێنا و
هەڵبژاردنێکیان لە پێش بوو لەو هەڵبژاردنەدا ئاک پارتی دەیزانی کە بەتەنیا ناتوانێت حکوومەت پێک بێنێ بۆیە ئیتر هەڵسان ئەم جارە لەگەڵ مەهەپە لە جیاتی هەدەپە لەگەڵ مەهەپە ئەمجارە پردی نێوان مەهەپە و ئاک پارتیان چاک کردەوە ئیتر بە ئەردۆغانیان وت کاکە واز لە کوردەکان بینە واز لە پرۆسی ئاشتی بینە بە کەیفی خۆت بە ئارەزووی خۆت زۆر زاڵمانە شەڕی کوردەکانی عێراق کوردەکانی تورکیا و کوردەکانی سووریا بکە و ئەتۆ هەموو مافێکت هەیە منداڵ دەکوژی چەچی فسفۆر بەکاردێنی هێڕشی دەرەوە دەکەی هەموو مافێکت هەیە فەرمو ئەوە مەهاپەش لە خزمەتتدایە فەرمو ئەوە کودەتایەکی سەختەشت بۆ ساز دەکەن کە کودەتایەکیان بۆ ساز کرد و ینی زمینیان خۆش کرد بۆی ئەو کودەتایە ساز ببێ و بە بیانووی ئەوە گروپی ناتۆچیەکان لەناو دەوڵەتدا لە کەسایەتی فتحوڵا گولەن و گولەنیەکاندا دەربخە ئیتر بەڵام ئەمانە کۆمەڵێک گۆڕانکاریان لەناو دەوڵەتەوە هێنا ئاراوە بێگومان ئەوانەی کە ئەردۆغان لە ژێرناوی ئەوەی ئەمانە گولەن چینە لەناو دەوڵەت دەری خستن ئەمانە کادری پسپۆری دەوڵەت بوون لە هەموو بوارەکاندا و لە جیاتی ئەمانە ئیتر ئەمانیان کە دەرکرد کۆمەڵێک مەلا و فەقێ و ئەوانەی شریعەتیان خوێندە ئەوانیان هێنە سەر دەوڵەت بۆیە تەماشادەکەی حاڵی دەوڵەت ئێستاکە بەو شێوەیە و شەڕ و ململانەی و ناکۆچی دەستی پێکرد هەم لەگەڵ ئۆپۆزیسیۆن هێدی ئیتر پارێزبەندیان لە پەرلەمانتارانی هەدەپە سندەوە بە تایبەتیش ئەو پەرلەمانتارانەی کە سیاست دەکەن یعنی تعقیبی ئەو محکمەی دواییە بکەن بەشێک لە سیاست مەدارانی دەستگیر کراو بێگومان لە بەرەوەی پێشتر لە زیندان بوونە ئەمانەیان سربەست کردن چونکە سزای خۆیان وەرگرتووە لە تورکیا قانونێکی وایە ئەگەر پێشتریش لە زیندان بووبی ئیتر دیسە زیندانی بکرێەوە حکم بدرێ هەموو حکمی یعنی ئەو ساڵانێک کە پێشتر لە زیندان بووی ئەمانەشت بۆ حیساب دەکرێت ئیتر بۆیە بەشێکیان وەکو گوڵتان کاشەناک و ئەوانە بەربوون بەڵام بەشێکیان سربەست کران یعنی لە دۆزەکەدا دەرهێنران وەکو بێتاوان حیساب کران ئەمانە چێ بوون ئەمانە ئەو کەسانە بوون پێویست ناکە ناوەکانیان بهێنم ئەمانە ئەو کەسانە بوون کە سیاسەتێکیان دەکرد بە دڵی دەوڵەتی تورکیا بوو لەناو هەدەپدا یعنی ئەمانەی سیاسەتی باشیان دەکرد و هەدەپیان بەرەو سەرکەوتن دەبرد ئەمانە سزای قورسیان بەسەرداهێنرا ئەمانەی سیاسەتێکی خراپیان دەکرد ناکۆچیان هەبوو لەگەڵ هەدەپە ئەمانە بێبەری کرا ئیتر ئەمە ڕوویدا لە بۆ هەندێک لە دوای کودەتایەکە کادری باشیشیان لەناو خۆیاندا ئەو کادرنی ینی مەبەستم لە باش مەبەستم لە پسپۆریە نەوەکو باش وەکو دیموکراسی و مافی مرۆڤ و لایەنگری چارەسەری کێشێ کرد و ئەمانە ئیتر ئەمانە هەمویان وایان کرد کە دەوڵەت ئیفلاس بکە و دەوڵەت بگاتە ئاستێک ئیدارە نەکرێ و مافیە دەوڵەت بڕێوە ئێستاکە بەڵام تەماشا دەکەیت دوو گۆڕانکاری لە ئارادا بە کورتی دەمەوێت بابەتەکە باسکەم نامهەوێ هەموو وردەکارێک باسکەم دوو گۆڕانکاری لە ئارادا یەکەمینیان وەکو باسم کرد لە هەڵبژاردننی دواییدا سی مانجی مەی بوو سی مانجی ئەپریل بوو ئیتر لەوێدا ئەردۆغان دۆڕاندی هەم شارەوانی دۆڕاندن هەم ئاستی دەنگەکانی دۆڕاندن و ئەمە نیشانیدا کە ئاک پارتی زۆر بچوک بووتەوە دوو تەماشا دەکەین ئیفلاسێکی ئابووری زۆر گەورە لە تورکیا لە ئارادایە ئیتر ئەو ئیفلاسە گەورەیە وای کرد هەروەکو باسمان کرد لە دوای هەڵبژاردندا ئیتر ڕەجەب تەیب ئەردۆغان دەست بە گوتارێک بکە ئەویش گوتاری ئاساییکردنەوە گوتاری ئاساییکردنەوە لە ژێر ئەو گوتارەدا چی هەیە من چەندین جار باسم کردووە ئەتۆ پێویست بە پارە بێ لە بۆ باشترکردنی ڕەوشی ئابووری بۆ ئەوەی خۆپیشاندان و ئیتر بەهارێکی تورکی دەست پێنەکە پێویست بەوەیە کە ئەتۆ بچی پارە پەیدا بکەی پارە لە چێ پەیدا دەبێ پارە لە لای شەنگای نییە پارەت پێ نادا چین پارەت پێ نادا رووسیا پارەی خۆی لە بۆ شەڕ ئامادەکە ئێران پارەی نییە بە وڵاتانی عەرەبیش ئیتر
پارە نادەن بە تورکیا بەڵکو پرۆژیان دەوێ دەیانەوێ ئیتر بەنداوەکان بکڕن بۆ نمونە یانیش کۆمپانیا بکڕن کۆمپانیای کارەبا و کۆمپانیای وزە و کۆمپانیای تەلەفۆن و ئیتر ئەمانە دەکڕن و ئەمەش زۆر زۆر مەترسیدارە لەسەر تورکیادا خۆی لە خۆیدا قەتەر بەشێکی زۆری ئیستانبولی کڕیوە ئەمە هەتا دوایی بڕۆ مەترسیدارە لەسەر ئاسایشی تەواوی تورکیایی تر شتێک بەناوی تورکیاوە نامێنێ بۆ ئەوە یەک ڕێگاهەیە ئەویش پەنا ببێ بەر سندوقی دراوی نێودەوڵەتی IMF ئەتوانن لە ڕێگای گوگل تەماشای بکەن یعنی سندوقی دراوی نێودەوڵەتی سندوقی دراوی نێودەوڵەتی چیە سەر بە بەریتانیا و ئەمریکایە سندوقی دراوی نێودەوڵەتی کارتی گەورەی سەرمایه‌داریە یعنی چەکێکە لە دەستی سەرمایه‌داری خۆر ئاوادا سەرمایه‌داری خۆر ئاوا ئەو کارتە ویانیش ئەو بانقا پارەیەکی زۆر پارەیەکی خەیاڵی بە دەوڵەتێک ئەدا و کۆمەڵێک مەرجی لەسەردا ئانێتن بۆ ئەوەی ئەو دەوڵەتە لە ئایندەدا هەم پابند بێ بەخۆی و هەم بتوانێت قەرزەکان بداتەوە و هەم ڕێگا خۆشکەر بێ بۆ ئەوەی سەرمایە لە وڵاتەدا پێشکەوی بۆ نمونە وەکو یۆنان لە یۆنان لە دوای 2000ەکاندا ئەویان کرد لە تورکیاش ئەمیان کرد لە تورکیاش ئەمیان کرد هەر ئەوەش بوو بۆ هۆی ئەوەی کە ئاک پارتی لە ماوەی چەندین ساڵدا زۆر زۆر دەوڵەمەند ببێ تورکیا دەوڵەمەند بێ ئێستاکە بۆ نمونە یۆنان وایە ئیتر سندوقی دراوی نێودەوڵەتی پارەت پێ ئەدا یەک لە مەرجەکانی ئەوەیە کە باسم کرد دەبێ ئەتۆ سەرمایە بەگەڕ بخی ئەو وڵاتە بێتە وڵاتێکی سەرمایه‌داری وڵاتێک بۆ ئەوەی ببێتە سەرمایه‌داری پێویستە ئاسایش و سیاسەتەکەی لە ناو ئارامیەکدا بێ بیانی من چەندین جاری دیکەش گوتومە دیموکراسی و مافی مرۆڤ هەڵبژاردن لە بۆ خۆرئاوا لە بۆ جیهانی سەرمایه‌داری خۆرئاوا یەک واتای هەیە ئەتۆ دەبێ بڕیاری سیاسی لە ناو دام و دەستگاکاندا بدرێن بە شێوەیەکی هێمنی بدرێ و شەڕ و ململانێ و کێشمەکێش و جەمسەرگەرایی دوور بێ و دەبێ ئارامیەکی گشتی ئیستیقرار هەبێ بۆ ئەوەی سەرمایە بەڕێوە بچێ یعنی لە هەر وڵاتێکدا ئەگەر ئارامی نەبوو یاسا نەبوو مافیا هەبوو بڕیارەکان بە تەنیا لە ناو چەند بنەماڵەیەک و لە چەند ژوورێکی داخراودا دران لەوێدا ئەکرێ بڕیاری نەشاز و خراپ بدرێن هەروەکو ئەوەی لە کوردستاندا لە دوای ڕیفراندۆم درا هەروەکو ئەوەی ئێستا کە هەندێک جار باز دەکرێت وەڵای ئێمە هەڵبژاردن ناکەین وەڵای ئێمە هەڵبژاردن پەک دەخین هەڵبژاردن پەک دەخەی هەڵبژاردن ناکەی کەواتە تۆ بە خەڵک دەڵێ بە سەرمایه‌داران دەڵێ سەرمایه‌داران مێنە کوردستان ئێوە خەواندن مەکەن پارەش نایە چ دەبێ قەیرانی ئابووری دروست دەبێ بێکاری زیاد دەبێ ئەمە چ دروست دەکە ئەمە کاردانەوەی کۆمەڵایەتی دروستەکە و شتێکی وەکو بەهاری عەرەبی دروست دەبێت لە تورکیاش ئەمەیە بۆ ئەوەی لە تورکیا ئەمانە ڕوونەدەن هەموو چونکە ڕوودانی ئەمە ڕوودانی تەقینەوەیەکی کۆمەڵایەتی لە تورکیادا مەترسی هەیە وەکو مسڕ نییە وەکو تونس نییە وەکو جەزائیر و عێراق و سووریا نییە بەڵکو وڵاتی تورکیا لەسەر بەحرە و لە ڕێگای وشکانیشدا پەیوەندێکی باشی لەگەڵ ئەوروپا هەیە و خەڵکی تورکیا خزم و کەسیان لە هەموو وڵاتێکی ئەوروپادا هەیە و ئەگەر شتێکی وا ڕوو بدا ئەوە بە ملیۆنان خەڵک ڕوو لە ئەوروپا دەکا و ئەمە ئەوروپا دەترسێنێ لە بۆ هەندێک ئەمە ڕوونەدا ئیتر بۆ ئەوەی پارەش بدەن بە ئەردۆغان پێویستە مەرجەکانی لەسەردا فەرز بکەن ئەویش ئەوەیە کە پێویستە قۆناغێکی ئاساییکردنەوە دەست پێ بکە بەڵام ئەردۆغان بە قسەی دەوڵەت بە ڕاوێژی دەوڵەت و یانیش بە تەعلیماتی دەوڵەت لەگەڵ مەهەپەدا ڕێککەوتووە لە 2013 و 2014 تاوەکو ئێستا مەهەپە
گروپێکە نزیکی گروپی ئەو گروپێکە پێی دەوترێ ئەڤراسیاسی ئەرگەنەکۆن شەنگای و گروپێکە هەم دژی سەرمایەیە هەم دژی دیموکراسیە هەم دژی هەڵبژاردنە زیاتر بیرۆکراسیەکی جیهازێکە لەسەر بنەمای ئەمنی کار دەکات واتە کوردەکان دەیانەوێت تورکیا پارچە بکەن هەر کەسێک باسی دیموکراسی کرد ئەوە دەیهوێ پشگیری ئەمریکا بکە پشگیری ئیسرائیل بکە ئەوانە دەیانەوێ تورکیا پارچە بکەن ئیتر ئەم زۆرە شتانە و هەر کاتێک ئەتۆ ئەمەد کرد ئیتر کەواتە ناتوانێت ئەتۆ پارە لە سندوقی دراوی نێودوڵەتی داوا بکەیت سندوقی دراوی نێودوڵەتی پارەت پێنادا ئیتر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەو دوو گروپەی کە لەناو دەوڵەتدا هەن بە پێی پێویستیەکانی دەوڵەت هەر جارە و یەکێکیان بەسەر ئەوی دیکەیان زاڵ دەبێت لە سەردەمی 2014 بەدواوە گوتمان گروپی ئەرگەنەکۆن و گروپی شەنگای بەسەر گروپی ناتۆچیەکاندا ئینقلابیان کرد و ئەوانەیان دەرکردن ئێستاکە بە پێی هەموو پێوەرەکان بێ دەبێ پارە بێتە تورکیا بۆ ئەوەی پارەش بێتە تورکیا دەبێ گروپەکانی ناتۆچی ئەمجارە ئینقلاب بەسەر ئەوانی دیکە بکەن کە نوێنەرەکەیان ئێستاکە دەوڵەت باخچەلیە بە دەنگێکی زۆر کەم ئیتر شەریکی حکوومەتە و لە ناو جیهازە ئەمنیەکاندا ئیتر ئەوەی هەیە دەوری هەیە دەوڵەت باخچەلی لەبەرەوەی لە ناو ئیستیخبارات و جیهازە ئەمنیەکاندا دەوری هەیە کۆمەڵێک نهێنی ئەردۆغان و ئاکپارتی دەزانێ و هەر کاتێک بیهەوێ ئەتوانێ بەڕاستی بیکاتە شەڕەگەڕک و بیکاتە شەڕەگەڕک بەڕاستی ئاکپارتی تووشی کێشە دەکا چونکە لە ناو سوپادا لە ناو پۆلیسدا ئەوانە دەورێکی زۆر زۆریان هەیە ئەمانە دەوڵەتی شاراوانە ئیترەمانە چەکیان بەدەستە ئەمانە سەرماییان بەدەستە لە بۆ هەندێ هەر ئینقلابێک لە سەرمە هەپا دەبێ زۆر بە شوێنەیی بێ دەبێ زۆر بە عەقڵانە بێ دەبێ زۆر بە وریایی بێ مەهەپا ئیتر کێشەیەکە لە پێش هاتنی پارە هەر ئەوەش بوو دوای گوتارەکەی ئەردۆغان کە لەگەڵ جەهاپە دانیشت و گوتی تورکیا ئاسایی دەکەینەوە ئیتر تەماشامان کرد هەر لە دوای ئەوە ئەمجارە ئەردۆغان و دەوڵەت باخچەری دیسا کۆبوونەوە و دوای ئەوە بڕیارەکەی دۆزی کوبانێ هات کە دەمیرتاش و فیگەن یوکسەڵداغ و ئەوانی دیکەی بە چەندین ساڵ زیندانی کرد بەڵام ئەمە کۆتایی پێ ناتوە ئەمە بەردەوام دەکا ئێستا کە تەماشا دەکەین ڕەزت تەیب ئەردۆغان وایانیش ئاکپارتی وایانیش قەنات و کەناڵی ناتۆچیەکانی ناو دەوڵەت شتێکی کە لە بەرامبەر مەهاپە بەکاردێنن چونکە مەهاپە دەبێ بڕوخێ ئینجا تورکیای ئاسایی دەبێتەوە مەهاپە دەبێت لە دەسەڵات دوور بخرێتەوە حتا مەهاپە حیزبی مەهاپە دەبێ دابخرێ هەتاوەکو ئاسایی تورکیا ئاسایی بێتەوە ئیتر ڕێگا لە پێش ڕەجەب تەیب ئەردۆغان نەگرێ بۆ ئەوەی خۆی نزیکی ناتۆ بکە خۆی نزیکی سندوقی دراوی نێودوڵەتی بکە و مەرجەکانی ئەو قبول بکە لە بۆ ئەوە تەماشا دەکەین خەریکەشتی نوێ ڕوەدا بۆ نمونە ساڵێک 2 ساڵ پێش ئێستا گروپێکی تورکە فاشیستەکان سەرۆکەکەیان کە پێیان دەرێن ئولکوچ و وچاقلەر سەرۆکەکەیان لە ئیستانبول بوویان ئەنقەرە بوو باش بەبیرم نییە گرنگیش نییە ئیتر کوژرا تێرۆر کرا ئیتر هەموو کەسزانی ئەمە بە دەستی دەوڵەت باخچەلیە چونکە خەریک بوو لە کۆنتترۆلی دەوڵەت باخچەلی دەردەچوو ئەو کەسە ئەو سەرۆکی ئەو گروپە بوو وەکووتم دوایی کودەتایەکەی 2016 دەوڵەت نەمابووی تر هەموو کادرەکان و بە تایبەتیش لە ناو دەستگای یاسادانان و دادوەریدا ئیتر هەموو حاکمەکان دەرکران وانیش گیران دوورخرانەوە حاکمی بێسەروبەریان هێنەوە کەسە فاشیستەکانیان هێنان و ئەمانە بەشێکیان ئیتر هەندێک کاریان دەکرد لەگەڵ ئەو گروپانەی لەگەڵ لە دژی ئەو مافیانەی کە لەگەڵ خۆیاندانین ئیتر
وا پێ دەچێ ئەمانە هەندێک کەسی نزیک ئەردۆغانیان دەستگیر کردبن نزیک دەوڵەت باخسەری ئیتر تەماشا دەکەن ئەم یەک لەو سەرۆکانە کوژرا سەرۆکی ئەو گروپە کوژرا ئیتر ئێستاکە هەموو کەس دەیزانی ئەمە دەوڵەت باخچەلی کوشتێتی چونکە لە کاتی لێکۆڵینەوەکاندا دەرکەوت ئەو سیارەیە کە ئەو کەسە هاتووە کە ئەو کارەی کردووە ئەمە بە ئۆتۆمبیلی ژمارەی تایبەتی مەهپەیە ئێستا کە دەرکەوتووە و ئاشکرا کراوە کە کەسێک بە ناوی ئۆڵجای کلااووس کە ڕاوێژکاری دەوڵەت باخچەریە و پێشتر ئەندامی پەرلەمانی تورکیا بۆ لەسەر لیستی مەهپە ئێستاکەش لایەزال شێورمەندی دەرەجەیەکی دەوڵەت باخچەریە ئەو کەسە ئەو پیلانەی داناوە پیلانی ئەو کوشتنەی داناوە و ئەمە بردراوەتە پەرلەمانی تورکیا بردنەکەی بەتەنیا بەسە یعنی دەنگیان پێداوە پێیان نەداوە ئەمە گرنگ نییە بەڵام بردننی ئەو ناوە بۆ پەرلەمانی تورکیا بۆی لێکەوتنەوە لەسەر بکە ئەمە زۆر شت ڕادەگەینی یەک ئەوە ڕادەگەینی کە ئاک پارتیەکان دەیان هەوێ کودەتایی بکەن لەسەر مەهپا بەڵام ناشیان هەوێ کودەتایەکە زۆر ئاشکرای بە ناوی ئاک پارتی بێ دوو مافیای دیکەمان هەیە کە زۆر گەورەنەوە زۆر دەوڵەمەندن یەک لەوانە ئایهان بۆڕا کاپلانە کە ئەویش بە هەمان شێوە ئاشکراکراوە و زیندانی کراوە و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێەوە ئەمانە پیاوی دەرەجەیەکی دەوڵەت باخچەرین کەواتە ئێستاکە لەناو تورکیادا گۆڕانکاریەک بەڕێوەیە من گوێ بەو بڕیارانە نادەم کە لەسەر دەمیرتاش و فیگەندران بێگومان ئەو بڕیارانە زۆر قورسن مرۆڤ ناتوانێت ئەمە قبول بکە و بێگومان نامەوێت تێگەشتنێک و تەسەوڕێکی غەڵەت لەلایەن گوێگران و بینەرانەوە دروست بکەم کە ئەردۆغان خەریکە دیموکرات دەبێت نەخێر شتیوانە ئەردۆغان کەسێکی ئۆپۆرتۆنیستەوە کەسێکی پراگماتیستە ئەردۆغان ئێستاکە تەمەنەکەی تەندروستەکەی بەشی ئەوە ناکاتن دە ساڵی دیکەش لەسەر دەسەڵات بێ 4 ساڵی ماوە ئەو 4 ساڵە تەواو دەکات لە دەسەر دەسەڵات نامێنێ بەڵام یەک شتی دەوێت ئەردۆغان یەک شتی دەوێت ئەگەر ڕێگەی بدەن ئەمڕۆکە دەسەڵات بەجێ دێری بە مەرجێک بزانێ لە دوای بەجێ هێشتنی دەسەڵات خۆی و منداڵەکانی و ژنەکەی و کچەکانی ناکەونە بەر شاڵاوی دادگا کەس دەست بۆ دۆلارەکانی نابا کەس ناڵێ ئەتۆ پەیوەندیت کردووە لەگەڵ داعش تێگەی کەس ناڵێ ئەتۆ بۆ سووریا وێران کرد کەس پێی نەڵێتن ئەگەر گەڕنتی ئەم شتانە لە دەوڵەتی قوڵەوە وەربگرێ ئەمە هەموو شتێک دەکا لە بۆ دەوڵەتی قوڵیش وەکوتم پێویستی بەچی بێ ئەمە دەکات لەناو تورکیادا سەرۆک و دەوڵەت و پەرلەمان و ئەمانە هەموو دەوڵەت بەڕێوەی دەبات دەوڵەت دەیسوڕێنی ئەمە بێگومان چوارچێوەی خۆی هەیە وە لەو چوارچێوەیەدا بەڕێوە دەچێت دەمەوێت ئەو تەسەوڕە دروست بکەم لە بۆ هەندێک مەسەلەی بڕیارەکانی ئەم دوایی دادگا ئەمە بڕیەوەک و بڕیاری مەهپە دەبێ ببیندرێن ڕنگ بێ ئەمە لە دادگا ئیستینافدا ئەم بڕیارانە ڕاچاو بکرێنەوە و ئاساییکردنەوەی چی دیکە دەست پێ بکاتەوە و بە تایبەتیش لە بۆ ماوەی 4 ساڵدا دوای ئەمە چی دەبێت دوای ئەمە مەترسیەکان دیسا بەردەوام دەبن چونکە کێشەی کورد کێشەی دەوڵەتە کێشەی سیستەمە لە هیچ کاتێکدا لە هیچ وەختێکدا کێشەی کورد ناتوانانی بەتەنیا وەک کێشەی مەهپە و ئاکپارتی و ئامانە بین کێشەی کورد کێشەی دەوڵەتە کێشەی سیستەمە و دەبێ ئەو کێشەیە لە ناو سیستەمدا چارەسەر بکەی پەیوەندی بە حکوومەتەکانەوە نییە بێگومان پێمان خۆش بوو وەکو ئەوەی کە چۆن وڵاتێکی ئەفریقای باشوور دۆزی لەسەر حکوومەتی ئیسرائیل کردەوە لە دادگای نێودەوڵەتی دا ئیتر پێمان خۆش بوو لە ئەوروپاشدا بە ناوی دەمیرتاش و فیگەن یۆکساڵدا بە ناسنامەی ئەوانە خۆپیشاندانی زۆر گەورە سازکرابانە
لە بەرامبەر دادگای ستراسبورگ خۆپیشاندان سازکردەوە بە میلیۆنان کەس کۆبایەوە بە 100,000 کەس کۆبایەوە نەیکرد کورد ئەمەی نەکرد لە باشووری کوردستاندا زۆر بە دەگمەن باسکرا ئەمانەی باسییان کرد بە تەنیا باسی سلاحدین دەمیرتاشیان کرد لە کاتێکدا ئەما تەماشا دەکەی ئەو تورکانەی کە لەگەڵ دەمیرتاش کاریان کردووە ئەمانە سزای قڕستریان نەبوو بڕاندنەوە بەڕاستی باس لەمان نەکرا بە شێوەیەکی ڕێکوپێکی و هەروەکو باسمان کرد عەقلی کوردی عەقلێکی حیزبیە عەقلێکی حیزبیە لای ئینگرانی کوردی ڕۆژنامەنووسانی کوردی ڕووناکبیرانی کوردیش ڕووناکبیر و ڕۆژنامەنووس و لە ئینگری حیزبی نەیتر حیزب چۆن بیهەوێ ئەوان بەڕێ و ئەوها بەڕێوەیان دەبات چۆن لە مەسەلەی کوژرانی ویانیش مردنی ویانیش ڕووداوی ئیبراهیم ڕەئیسیدا ئەو هەموو پارادۆکسانە دەبینین لەلایەک حیزب خەڵکی خۆی بە نیشتیمان پەروەر و نەتەوەی پەروەردەکردووە نەتەوەی کە گوتارێکی بەتاڵە ئەخر نەتەوەی چییە نەتەوەی چی ئەخر بزانین چ فەلسەفەیەکە نەتەوەی یان یەکێتی نەتەوەی تەماشا بەڵام تەماشا دەکەین ئێستا کە لە جیاتی یەکێتی نەتەوەی ئەوەی ئێمەی هەموو کۆکردوتەوە لەسەر یەک سفرە تازیەکە ئیبراهیم ڕەئیسیە هەموو حیزبەکان هەموو لایەنەکان لێدوان دەدەن تێگەی لێدوانی ماتەمینی دەکەن ئەوەی قوڕی بەستەری بووە کادیرەکانی حیزبن تێگەی دەپاڕێنەوە بۆ ئەوەی لێدوانی وەهانە درەن و حساسەتی خەڵک لە بەرچاو بگرن ئەوە نەتیجەی چییە نەتیجەی پەروەردە و عەقلی حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتیش کوردەکە وایە چونکە مەشروعیەتی خەڵکی فەڵەستین چەندە کە 35,000 کەسیان لێ کوژرایە ژن و منداڵ مەشروعیەتی دەمیرتاشی زۆر لەوانە زیاترە چونکە فەڵەستینیەکان بزوتنەوەی حەماس لە 7 ئۆکتۆبەردا دەستی بە قەتل و عام کردیەکەمین جار قەتل و عام و تەجاوز و ئیتر پەلاماردانی خەڵکی سڤیلی ئیسرائیلی کرد دوای ئەوە بەڕێوەبەرایی ئەوە بووە پاروێکی چەور لە بۆ بەڕێوەبەرایەتی نەتەنیاهو گەڵان بەڵام دەمیرتاش و فیگە نیوکسەڵداغ هەموو هەڤاڵەکانی ئەمانە هیچ کات بە زەبری قووەت نەبوونە سیاسەتمەدار ئەمانە بە دەنجی خەڵک بوونێتە سیاسەتمەدار و ئەمانە لە 13 زیاتری لە 13.9 دەنجی خەڵکیان بەدەستیناوە بە کورد و تورک و کەمایەتیەکانەوە دەنجیان هێناوە مەشروعیەتی ئەمانە زۆر زیاترە بەڵام تەماشاکە عەقلی حیزبی عەقلێکی ئەمها دواکەوتووە ئەمها عەشیرەتیە ناچێ لە بۆ دەمیرتاش لە دادگای ستراسبورگ خۆپیشاندانێک بکە بە ناوی دەمیرتاش نایکرد بۆ نایکەن چونکە نابێ هەر کەسێک جێگای خۆی هەیە نابێ لەمە زیاتر گەورەتر بکرێ تێگەی هەر کەسێک ئەوێ ئەمە عەقلی کوردیتر ئەو عەقلە هەتاوەکو بەردەوام بێ و هەتاوەکو لای ئینگرانی حیزب خەریکی پینە و پەڕۆکردنی حیزب بن ئیتر مەسەلەی کورد بەو شێوەیە دەبێت هیوادارم لەو بەرنامەیەدا بە زانیاریەکانم و بە شڕۆڤەکانم بە تایبەتیش بە پێشبینیەکەم ئەکرێ غەڵەت بم بێگومان ئەوە 100% ئەوە پێشبینیە ئەوە ئانالیزە کە ئەڵێم سزای دەمیرتاش چ دەبێ با ببێ قۆناغی ئاساییکردنەوەی دەوڵەتی تورکیا ناچاریە یعنی دەوڵەتی تورکیا ناچارە پارە پەیدا بکات چونکە وەزعی ئابووری زۆر خراپە تورکیا لەناو تەقینەوەدایە لە بۆ ئەوەش دەبێ دەوڵەت باخچەلی و گروپەکەی تەصفیە بکرێ بەلاوە بنرێن ئینجا دەبێ ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ ماوەیەک تورکیا ئاسایی بکاتەوە ئەمە سوودی بۆ هەموو لایەک دەبێ ئیتر ئەمە بۆ چوونی منە تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سلااوتان بۆ خوازم تکاتان لێ دەکەم وەها بە تەنیا گوێ لە بەرنامەکە نەگرن بە تەنیا سوودی لێوەرنەگرن هەوڵ بدەن سوودێکیش بە خەڵکی دیکە بگەینێن ئەویش ئەوەیە بەرنامەکانمان لایگی بکەن
کۆمنتێک بنووسن ئەگەر بە سلااوێکیش بی ئەگەر بە دووشش بی ئەگە پرسیارتان هەبێتوان پرسیار بکەن ئەگەر بۆ چوونی جیاوازتە نەبێتوان بۆ چوونی جیاوازی خۆتان بنووسن هەتاوەکو لە دەستم بێ وەڵامتان دەدەمەوە وە لە هەمووی گرنگتر ئەوانەی سوبسکرایبیان نەکردووە سوبسکرایبی کەناڵی یوتوب بکەن و ئەمانەی دۆست و ڕفیقیان هەیە کە خولیای ئەویان هەیە لە سیاسەتی دەرەوە و بە تایبەتیش لە بابەتە استراتیژیەکاندا بۆ بە تایبەتیش لە ڕەخنە فکریەکاندا خزمەتێکی دۆست و ڕفیقانیان بکەن هەوڵ بدەن ڤیددیۆکانمان شێر بکەن و بگەینە دۆست و ڕەفیقەکانیان تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا خۆشنەوە.